واتە ئەنجامدانی تاوانە، تاوانی زۆر گەورە و بچووک تاوانەکە، کار بەدەست درۆوەکە، ژێردەستە لە ژێرەوە لەگەڵ کار بەدەستایە و لەسەرەوە جوێنی پێئەدا، هەمووی ڕاست ناکات لەگەڵ یەکتری، لە ژێرەوە هەمومان کڕاوین، هەمومان خۆمان فرۆشتووە، هەمومان وعدە ئەدەین کە چاک بین چاکیش نابین، قسە ئەکەین خۆمان خاڵی ئەکەینەوە، بەڵام بەڕاستی پشتگیری زاڵم ئەکەین، وانین پشتی ستەمکارەگرین، هەوڵ ئەدەین سەری خەین، حیزب بە حیزبالێ زاڵم لە ناومانە، نەک عەدالەت لە ناومانە بەرقەرار بێ. ئەمە هەمووی هۆکارێکە بۆ ئەوەی کە خۆراکمان ئاسایشی نەنێنێت. ئەبی هوڕەیرەی فەرموو سوێن بەخوا، مار و مێرو و هەموو گیانەوەرەکان لە ناو کونەکانیانە لەعنەت لە مرۆڤی تاوانبارەکەن، هاوارەکەن منیعنە القەطرە بسەبەبی ذنوبی بەنی ئادەم، خوا بەهۆی تاوانی بەنی ئادەمەوە ئێمەشی بێئاو کردووە. هەموو گیانەوەرەکان نەفرەت دەکەن لە کەسی تاوانبار، کەسێ خراپکار بێت. بۆیە بەڕاستی بزانن مسلمانەکان، ما من شر في العالم ولا نقص في الأموال والثمرات إلا وسببه المعاصي والمخالفات. هر خراپە و شەڕ و تاوانێ لەسەر ئەرزە، هۆکارەکەی ئەوەیە تاوانمان زۆرە، گوناحبارین، بەهۆی ئەوەوە چییە بێت؟ بەرووبووم نامێنێت، خۆراک نامێنێت، شەڕ زۆر ڕوئەدا، تاوان زۆر ئەکرێ. وهروها وما من خير في العالم إلا وسببه الطاعة. هەموو خێرێ لە عالەمە ئەگە هەبێت، هەر چاکەیەک، خواردنی زۆر، ئەمن و ئاسایش، ژیانی خۆش، هۆکارەکەی گوێڕایەڵی ئەوەیە کە گوێڕایەڵی خوای پەروەردگارەکەین. إن للحسنة سعة في الرزق وقوة في البدن ومحبة في قلوب الناس. هەر کەسێ چاکەکار بێت، گوناحبار نەبێ، ڕزقی زۆرە بێت، جەستەی بەهێزە بێت، خەڵکیش خۆشی ئەوێت. بەڕاستی یەکەم هۆکاری نەبوونی ئاسایشی خۆراک گوناحە. دووهەم البەطالە، عدم الأخذ بالأسباب. خەڵکی بەتاڵن، ئیشیان نییە، دانیشە لە ماڵەوە چاوەڕێ ڕزق و ڕۆزی ئەکا. ئەمەش بەڕاستی کارێکە وامان لێ ئەکات کە خواردنێکی چاکمان نەبێت، بە ئاسایی بیخۆین. سێهەم ئالات الهەلاک والدەماغ، حرب، شەڕەکان هۆکارێکن بۆ نەبوونی خۆراکێکی چاک، بەهۆی شەڕەوە خەڵکی ناتوانێت کەسابەت بکە، کڕین و فرۆشتن زۆر نابێت، شت نایەتە وڵاتەوە، کە شەڕ ڕوویە وڵات حاڵەتی ئاسایی نییە. چوارەم التەلاعب بأقوات الناس، گاڵتەکردن بە قوتی خەڵکی، یاریکردن بە شێوەیەکی غێرە مەشروع. بەڕاستی لێتان ناشارمەوە زۆربەی بازرگانەکانمان ویژدانیان مردووە، ویژدانیان نییە، بۆیە ژیان وەی لێ هاتۆ، ژیان قرس بووە، بۆیە خەڵکی ژیانی ناڕەحەت بووە، بۆ فرسەت ئەگەڕێن کتوپڕ شت گران بکە. خواخوایەتی خەڵکی محتاجی بێت، خواخوایەتی شت گران بێ بۆ ئەوەی پارەی دەستکەوێت. بۆیە من بۆ کەسانە ئەڵێم بەتەمان تاکەی بژین. ئایا نامرن؟ ئەی قیامەت نییە؟ ئەی فریشتەی گیان کێشان نایەتە سەرت؟ ئەی نازانی یاریکردن بە قوتی خەڵکی چەند خەتەرە؟ نازانی لە حزوری خوای پەروەردگارا تۆ ئەوەستی؟ نازانی؟ چی بکەین خۆراکمان بە ئاسایی دەسەکەوێ؟ چی بکەین ژیانمان خۆشە بێت؟ چی بکەین ژیانمان ئاساییە بێتەوە؟ یەکەم تەشدید الرەقابە فی الئەسواق، پێویستە حکوومەت چاودێرێکی چاک بێ لە بازاڕە، نابێ یاری بکات بە نرخەکان، ئەبێ بەڕاستی یاسادانێ بۆ ئەوە. خەڵکینە لە ساڵی هەفتاکانەوە $100 یەک گڵای ئەمریکی بە چەند بووە لە سعودیە؟ ئێستەش هەر بەو نرخەیە. لە ساڵی هەفتاکان گڵایەک بە چەند بووە؟ ئێستەش هەر بەو نرخەیە. بۆ ئەبێ حکوومەت بهێڵێ
دۆلار بەردوو نزم کا خەڵکی زەرەرکە بۆ ڕقابەیەکی بازاریمان نەبێت بازرگانەکانمان زەرەر نەکەن بۆ یاسایەک لێبێ بۆ ئەمە بۆ ئەبێ دراومان ئاوا بێقیمەت بێ بۆ ئەوێ خەڵکی کتوپڕ بڵێن ئەرە وەڵا تاژێرێکی کوردستان فەشەلی هێنا ئیفلاسی کرد وەڵا ڕای کرد وەڵا 2000 دەفتەری برد و ڕای کرد بۆ ئەبێ وابێت بۆ ئەبێ حکومەت دەمە چارەسەر نەکا عومەری کوڕی خەتاب حاتەبی کوڕ ئەبی بەلتەعی بینی لە بازاڕە خواردنی ئەفرۆشت فەرمووی چۆن ئەیفرۆشی فەرمووی بیمدین بە مست ئەیفرۆشم بە پێوانەیەک بوو ئەو کاتە فەرمووی نا بڕۆ بە ساع بیفرۆشە بڕۆ بە ساع بیفرۆشە کە ساعێ 5 مدە یا 4 مدە بڕۆ بۆ بفرۆشە نەحدەگا ئەگەڕا لە بازاڕەکانە بزانێ کێشتی گران فرۆشتووە و کێشتی لەسەر مسلمانان قرس کردووە دووهەم الأخذ بالبدائل بەدیلی ئەم گرانە چییە شتێک گرانە بێ بەدیلەکەی چییە کاتێ شتێک گران بوو وەرە شتێک لە باتی ئەو بەکار بێنە کە وەکو ئەو وابێ بەڵام هەرزانتر بێت ئەوا شتدا ئەبەزێ خەڵکینە بازار عەرزە تەلەبە واتە نمایشکردنی شتومەکەکەیە لەگەڵ داواکردنی خەڵکە هەر شتێک گران بوو عومەری کوڕی خەتاب یاسای دانا مسلمانان هاتنە مزگەوت لای کۆبوونەوە وتیان ئەی عومەر گیرمان خواردووە فەرمووی چییە وتیان قوربان لە بازارە گۆشت گران بووە گۆشت گران بووە ناتوانین گۆشت بکڕین مانگی جارێ گۆشتمان پێ ناکردێت عومەر فەرمووی ئورخصوه بئەنفوسیکم بڕۆن خۆتان هەرزانی کەن دای بەزێنن وتیان قوربان خەلیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمیری ئیمانداران چۆن دای بەزێنین خۆ بەدەست ئێمە نییە ئێمە کڕیارین فرۆشیار نین فەرمووی مەیکڕن مانگێ گۆشت مەخۆن دوو مانگ مەیخۆن با گۆشتەکەی بمێنێتەوە هەرزانە بێت والله العظیم ئەم یاسایی عومەرمان جێبەجێ بکردایە گرانی نەیەکردە ڕووی نەیەکردە ئەم وڵاتە چۆن بەنزیل گرانە بێت دە وەرە خەڵکی سلێمانی هەفتەیە سیارەکەت مەجوڵێنێ هەمووی پێکەوە هەمووی خەڵک بزانە بەنزین چۆن هەرزانە بێت بەڵام بەگشتی هەموو وتاربێژەکان لە مینبەرەکانەوە هاوارکەن هەفتەیە هیچ کەس سیارە نەجوڵێنێت هەفتەیەک حەرەکات جموجوڵ بوەسێت بزانە بەنزین چۆن دائەبەزێت وەرە خەڵکی کوردستان هەفتەیە هەمووی پێکەوە یەکگرتووی بە کۆمەڵ مۆبایل بکوژێنەرەوە بزانێ ئەم کۆمپانیا دزانە 5000 و پێ فرۆشێ بە 6000 بزانە 4 زەلیل ئەبێت مۆبایل بکوژێنەرەوە هەمووی 5 ملیۆن کەس بکوژێنەرەوە بزانە چۆن ڕسوا ئەبن بزانە چۆن دائەبەزێت عومەری کوڕی خەتاب فەرمووی خۆتان دایبەزێنن ئێستا وا نییە ئێستا پەلامار ئەدا شتەکە ئەکڕێ ئەڵێ با بەشی خۆم هەبێ کاکە پەلامار ئەدا برنج ئەکڕێ گەنم ئەکڕێ بۆ ئەوەی گرانتری بێ کاکە مەیکڕە بعد بگەنێت بۆی هەرزان بێت خۆمانی زیاتر هۆکاری ئەوەی ئەبێ ئەو یاسایی عومەر لە خۆمانە بەردەستەکەین بەڕاستی داوا لە خواکەم خوای گەورە ئینشاءالله ئیسلاحمان بکات خوای گەورە کارێکمان پێ بکات ژیانمان خۆش بکات خوای گەورە جل جلاله لە قورئانی پیرۆزە نمونەمان بۆ ئەێنێتەوە بە خەڵکی مەککە ڕێک ئێستەین سەرەتای وەحی ئێستا ئێمە وەکو ئەو کاتەوەین وضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة يأتيها رزقها رغدا من كل مكان شوێنێک گوندێک شارێک ئەو گوندە ئەمین بوو مطمئن بوو لەناو ئەمن و ئاسایشە ئەژیا دەوروبەری مەککە هەمووی شەڕ و ڕفاندنی خەڵکی بوو يتخطف الناس من حوله أو شارع أو قنداء خوا فرمي مطمئن بو أمين بو يأتيها رزقها رغدا من كل مكان لها مش شوينيكوا رزق روزي بو أهان آسایشی خوراکیان زۆر بوو خۆراکیان چاک بوو کەسابەتێکی چاکی تیا بوو بەڵام فەکەفرت بئەنعم الله کوفرانی نعمەتی خوایان کرد نعمەتیان بەکارهێنا بۆ گوناح زۆر خەتەرە خوا چاکەت لەگەڵ بکە
تۆ چاکەکە بە پێچەوانەی ویستی خواوە بەکاربێنی، بە پێچەوانەی خاوەن نیعمەتەکەەوە بجوڵێیتەوە. خوای گۆرە چی لێکردن؟ فأذاقها الله لباس الجوع والخوف. خوا پۆشاکی برسیەتی و پۆشاکی ترسی کردن بەبەرە، برسی کردن. پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای لێ کردن کاتێ ئازاری پێغەمبەریاندا، کاتێک کە پیسایی خوشتریانە کرد بەسەریا، کاتێک کە قاچیانە خستە سەر ملی پیرۆزی کە سوژدەی ئەبرد، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی خوای پەروەردگار قەومەکەی یوسفت چۆن تووشی گرانی کرد، ئاوا خەڵکی مەکە تووشی گرانی بکە. ئەفەرمێ ئەوەندە محتاج بوون، ئەوەندە ناڕەحەت بوون. ئیبن کەثیر ئەفەرمێ پێستی خوشتریان ئەتوان دوایان خوارد. بۆ چونکە کەفەرەت بئەنعم الله، شکرانە بژێری خوا نەبوون، ئیسرافیانە کرد. ئێمەش ئێستەوامان لێ هاتووە بەڕاستی، لە کاتی خۆشیە ئیسرافی زۆرمان کرد. خوای پەروەردگار لێگرتینەوە. پێویستە بەڕاستی مسڵمانان هەمومان هەوڵ بین خۆراکێکی تەندروستی چاکمان دەستکەوێت، فرسەت تەڵەب نەبین، شت لە خۆمان گران نەکەین، هەوڵ بین ژیانمان لە دنیادا خۆش بێ بۆ ئەوەی ئینشاءالله بتوانین خواپەرستی بکەین. خوا لە گوناهمان خۆش بێت، خوا عاقبەت خێرمان کەیت، خوا ڕەحممان پێ بکەیت، خوا ئیمانمان سەلامەت بکەیت، خوای گیان ئەمن و ئاسایشمان تیادا بەرقەرار بێت، خوای گیان خۆراکی تەندروست و چاکمان بەنسیب بکەیت. یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەیت، لە گوناحی باوک و دایکمان خۆش بین، لە گوناحی مردووەکانمان خۆش بین، خوا شیفای نەخۆشەکانمان بین، هەر مسڵمانێ نەخۆش و داماوە و زەلیلە خوا شیفای بین. یا ڕەبی خوایە ئەو کەسەی دعای دوعای خێری دەفات وچی خێری کەی، ئەو ئافرەتەی نەخۆشە خوایە شیفای بین، ئەو ئافرەتەی کوڕەکەی دیار نەماوە خوای گیان بێکیان شاد کەیتەوە یا رب العالمین. خوا ڕزگارێکی لە ئەسیر و لە دیرەتی یا رب العالمین. خوایە وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادەوە پارێزی. یا ربی خوایە ڕەحممان پێ بکەی، خوا دوعاکانمان گیرا بکەی، هەر کەسێک دیفاعەکە لەم خاتوو خەڵکە خوا ناجێژی بکەی، ئەوەی خائینە خوا لە ناوی بەری. خوایە بە ئیسلامەتی بمان ژێنی، بە ئیسلامەتی بمان برێنی، خوایە بە شەفاعەتی پێغەمبەرمان خەی. آمين. الحمد لله رب العالمين. أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.